الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بەڕێزانم، لە باسکردنی نەخۆشەکانی دڵ و باسکردنی ئەو هۆکارانەی کە وای پێکردین ئێمە باس لە نەخۆشیەکانی دڵ بکەین، هەفتەی پێشوو سێ خاڵمان عەرزی بەڕێستان کرد و ئەمڕۆژ ئینشاء الله تعالى خاڵەکانی تر عەرزی بەڕێستانەکەین کە بۆ ئێمە باسی نەخۆشیەکانی دڵ ئەکەین. لماذا نتكلم أو نتحدث عن أمراض القلوب؟ لأمور ذكرنا ثلاثة منها في الخطبة الماضية، واليوم نتكلم عن بقية الأمور. خۆشەویستەکانم، خاڵی چوارەم لەو خاڵانەی کە ئێمە بەهۆیەوە باسی نەخۆشیەکانی دڵ ئەکەین ئەوەیە کە رابعا أن كثيرا من المشكلات بين الناس وبالأخص بين طلبة العلم سببها أمراض تعتري القلوب ولا تبنى على حقائق شرعية، فهذه المشكلات تترجم أحوال قلوب أصحابها. زۆربەی ئەو کێشانەی کە لە نێوان ئەهلی ئیمانە دروست ئەبێ، لە نێوان مسلمانانە دروست ئەبن، بە تایبەتی ئەوانەی کە خەریکی علمی شەرعین، ئیتر مەلابن یا فەقێ بن یا لە هەر مستەوایەکی علمی و شەرعیا بن، زۆربەی مەشاکلەکان لە نێوانیانە لەسەر مەسائیلی دڵە براینە. زۆربەی ئێمە کاتێک کێشە لە نێوانمانە ئەوێ، زۆربەی کێشەکان لەسەر مەسائیلە دڵەکانە باوەڕ بکەن، بەڵام کەلپەلی ترەکەینە بەری، پۆشاکی تر بە پۆشاکی تر دایە پۆشین. زۆر جاشتی ناو دڵە وا ئەکام من لەگەڵ تۆ کێشەم بۆ دروست ببێ، تۆ لەگەڵ منە کێشەت بۆ دروست ببێ، کێشەکان گەورە ئەکەینەوە لەسەر شتێک کە لە ناو دڵمایە، بەس من بەرگێکی ترەکەمە بەری، پۆشاکێکی ترەکەمە بەری بۆ هەڵخەڵەتاندنی دەوروبەرەکەم، بۆ ئەوەی خەڵک وا بزانێ من لەبەر خاتر ئەوە کێشەم لەگەڵ تۆیا هەیە، بەس خۆی مەوزوعەکە پەیوەندی بە دڵەوە هەیە. ئەو کەسە لە دڵەوە شتی تر ها لە ناو دڵیا. دوو عالم یا دوو طالب العلم کێشەیەکیان هەیە لەسەر مەوزوعێک، لەسەر بابەتێک، چی پێویستێکە لە فەیسبوک جمێن بە ناموسی یەکتری بدەن؟ چی پێویستێکەکە مەوزوعەکە بگاتە سەر فەیسبوک، بگاتە سەر ڕاگەیاندنەکان، بگاتە حەدێ من بڕۆم بۆ لای کاربەدەست کە ئەو لا ببا و سژنیکە، یا ئەو بڕات شکات لە من بکاو، یعنی مەوزوعەکە بگاتە حەدێ کە لە مەوزوعی دیندارەتی دەرچێ، بگاتە مەوزوعی شەخصی. زۆرینەی خەڵک برا بە ڕێزەکانم ئەمڕۆ کێشەکانیان ئاوایە. ئەگینا کێشەی دیندارەتی من و تو ئەگەر قورئان و سنت بێ بە یەکەوە دانشین حەلێکەین. خۆ مەسەلە قورئانەوە دیارە، هەر ئەو قورئانەوە هەیە و حەدیسەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم دیارە، بەس مەوزوعەکە وەکو عەرزم کردن زۆربەی جار بۆ شتی تری ناو دڵ ئەگەڕێتەوە، حەقدێکە، بغزێکە، قینێکە لە ناو دڵە هەیە، لە کۆنەوە دروست بووە، ئێستا سەر هەڵەدا. زۆر گرنگە ئینسان دڵی خۆی پاکاتەوە. لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ منافق قین لە دڵ کە دەسڵاتیان لە دەست دەرچوو بوو بەهۆی هاتنی پێغەمبەرەوە بۆ مەدینە، هەوڵیان ئەدا لە هەموو لەحزەیەکە فیتنەیەک دروستکەن بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بۆ مسلمانان. یەکێ لەو شتانەی کە کردیان بوختیان بوو بۆ عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە سەفەرێک لە سەفەرەکانە عایشە دەرچوو بوو بۆ دەست بە ئاوگەیاندن بۆ احتیاجەیەکی خۆی، ئیتر
نەیانزانی عایشە نییە لەناو ئەو هەودەجەیە کە بۆیان کردبوو کەوتنە ڕێ دوایەوە عایشە لەگەڵ یەکێکی ترا لە ئەسحابەکانە کە دوا کەوتبوو هاتەوە ئیتر یەکسەر ئەو منافقانە دەستیان کردە بوختیان وتیان ئەمە عایشە دڵی ها بە ئەو کابراوە ئەو خیانەتی لە پێغەمبەر کردی و ئاوە یعنی مەوزوعەکە زۆر گەورە کرایەوە دوو ئەسحابە لە ماڵە دانیشت بوون ژن و پیاوێک ئەبوو ئەیوب و خێزانەکەی لە ماڵە دانیشت بوون دایکی ئەیوب بە ئەبوو ئەیوبی وت بە باوکی ئەیوبی وت وتی ئاگات لێیەتی ئەو باس و دەنگ و باسەوە دەربارەی عایشە بڵاو کراوەتەوە لە مەدینە وتی بەڵێ وتی ئەی تو چی ئەڵێی وتی من ئەو پرسیارە لە تۆ ئەەکەم تۆ بوایی لە شوێنەکەی عایشە خیانەتت ئەکرد یعنی تۆ ئەو ئیشە ئەەکەی وا دریاتە پاڵ عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم عایشەی کچی ئەبوو بەکر وتی نەوە وەڵڵا دەیوتی عایشە زۆر زۆر لە تۆ ئیماندارترە خێزانی پێغەمبەرە کچی ئەبوو بەکری سدیقە ئەی چۆن ئەبێ ئێمە هەر ئەسڵەن بیریشکەینەوە کەشتیوا لە عایشە بشێتەوە ئەلەوێ ئەو قسە دوو کەس کردیان لە شەوێکە لە بینی هەردگیانە ژن و پیاوێک خوای تەعالا لە پاش ئەوەی کە بەراعەتی عایشەی دەرخست لە قورئانە لە سوورەتی نورە ئایەتی 11 هەتاوەکو ئایەتی 20 ئەلەوێ تۆماری ئەو قسەیشە ئەکا کە لە بینی ئەو ژن و پیاوەیان ڕوویدا خوای تەعالا ئەو قسەی بینی ئەو دوو کەسە ژن و پیاوێک کە لەبەر خاتری خوا چونکە دڵیان پاک بوو لەبەر خاتری خوا قسەیەکیان کرد لە دڵپاکی خۆیان خوای گەورە تۆماری کردێ 1400 ساڵە لە قورئان خوێنرێتەوە لولا إذ سمعتموه ظن المؤمنون والمؤمنات بأنفسهم خيرا وقالوا هذا إفك مبين إخوات وماري كرت ئاوایە برا بەڕێزەکانم دڵ ئەگەر پاک بێ هەموو شتەکان حەلە بێ کێشەکانمان ئێمە زۆربەی لەسەر ئەوەیە دڵمان کرمنە زۆرێک لە مسلمانان دڵیان شتی تری تایە بۆیە کێشەکان حەل نابێ بۆیە مشکلەکان حەل نابێ بۆیە حتا دەسی بۆ ئەوەی زیاتر پەراسێنێ پێنجەم خۆشەویستەکانم خامسا أن القلب هو محل نظر الرب فسلامته وخلوصه سبب لسعادة الدنيا والآخرة فسلامة القلب من الغل والحسد والبغضاء وسائر الأدواء سبب للسعادة والطمأنينة في الدنيا والآخرة خۆشەویستەکانم دڵی ئینسان شوێنی بینینی خوای پەروەردگارە جێگای تەماشاکردنی خوای پەروەردگار دڵە لە ئینسانە خوا سەیر دڵ دەکا ئەگەر دڵ پاک بێ لە نەخۆشیەکان لە بغض لە قین لە حقد لە حەسوودی لە چروکی لە پیسکەیی لە هەموو سیفاتە پیسەکان لە خۆبایی بوون لە فیزلی ئەگەر لەمانە پاک بێ بەڕاستی ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی ئەو ئینسانە کە دڵی پاکە لەم نەخۆشیانە لە دنیایە بەختەوەرە بێ و لە قیامەتیشا بەختەوەری ئەبەدی بەدەست ئەهێنێ بەختەوەری ئەبەدی قیامەتیش بەدەست ئەهێنێ خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی شوعەرا ئایەتی 88 بۆ 89 ئەفەرمێ يوم لا ينفع مال ولا بنون خوای تەعالا باس قیامەتەکە خۆشەویستەکانم ئیسە لەم دنیاە هەر یەکێک لە ئێمە زۆر دڵمان خۆشە بە پارەکانمان بە پول و پارە و ماڵ و سامان و ئەوانەی کە هەیمانە زۆرێک لە ئێمە دڵمان خۆشە بە مناڵ ئەڵێ خاوەنی ئەوەنە کوڕم ئەگەر یەکێ مناڵی نەوێ پێی بێتاقەتە ئەڵێ من کەسم نییە پشتم نییە بەڵام ئەم قیاسە لای خوای تەعالا وا نییە خوای تەعالا ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە لا ينفع مال ولا بنون لە ڕۆژی قیامەتە والله براینە چەندێ پارەت هەبوو بێ لە دنیا لە ڕۆژی قیامەتە بای فلسێک نییە قیمەتی نییە وە کوڕیش و ڕۆڵەیش لە ڕۆژی قیامەتە هیچ سوودێکی نییە ئەوەی کە لە ڕۆژی قیامەتە سوودی هەیە خوای تەعالا ئەفەرمێ إلا من أتى الله بقلب سليم قەلبێکی ساغ و سەلیم هەر کەسێ بە دڵێکی ساغ و سەلیم هاتە حزوری خوای پەروەردگار ئیتر تەواو ئەو بردێتەوەی ئیتر خاوەن پارە و خاوەن ماڵ و سامان ئەگەر دڵی پاک نەبوو بێ قیمەتی نییە بەس ئەگەر دڵیشی پاک بێ قیمەتی هەیە چونکە ئەو پارە و ماڵ و سامانە لە پێناو خوایە بەکاری هاوردووە لەبەرەوە بەڕێزەکانم
لحديث في غمرة هاتوا صلى الله عليه وسلم حدثك إمام مسلم أي جريتوا وإمام بخاري أي جريتوا دور روايته أفرمي أبو هريرة فرمي خويل الرازي بفرمي جملة في غمر صلى الله عليه وسلم فرمي إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم خوای تعالی سەیری شکل و شێوەتان ناکات چی کەلپەلێک على بەرتا کێشە نییە خوا سەیرەوە ناکات و سەیر قەباغەکەتیش ناکات باڵات بەرزە باڵات کورتە قەڵەوی زەعیفی جوانی ناشیرینی خوا سەیر ئەم قەباغە ناکات چونکە خۆی دروستی کردە جوانیەکەی داواتە تۆ جوانیەکەی لە ئەم چەندۆ تۆ باڵا بەرزەکەی داواتە ئەم باڵا کورتەکەی داواتە و خۆی گەورە خۆی کردێتی لەسەر ئەوە کەس محاسبە ناکە خۆ ناکرێ خوا خۆی باڵا کورتی کردوێ و بێژێ بۆ باڵا کورتیت خەمە جەهەنەمەوە شتی وان نییە خوا هەر تەماشای ئەوە هەر ناکە کێ جوانە کێ ناشرینە کێ دەوڵەمەنە کێ سیارەی ئاخر مۆدێلا لە ژێریە کێ چیا لە ژێریە خوا سەیر ئەوە ناکە ئەوەی کە تەماشای ئەکا خوای تعالی پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خوای تعالی تەماشای ناو دڵتەکە و تەماشای کردەوەکانتەکە زەلام وا هەیە کردەوەکانی چاک دیارە بەس ناو دڵەکەی گەنیاوە ئەویشی سفادەی نییە ئیلا ئەبێ ناو دڵەکەت پاک بێ و کردەوەکانتیش چاک بێ ناو دڵەکەت پاک بێ و کردەوەکانتیش چاک بێ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەو کەسانەمان بۆکە ئەو مناڵانەی کە هاتنە زمان هەر بە مناڵی لە بێشکەیە هاتنە زمان خوای تعالی باسی چەند مناڵێکمان بۆکە لە ناو بێشکەیە هاتنەتە زمان یەکێک لەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانی باسەکە یەکێک لەوانە حەدیثەکە طبعا لە بوخاریە هەیە لە موسلیمیشە هەیە لە بوخاریە ژمارەی 3181 لە موسلیمیشە ژمارەی 4626 باسی مناڵێکمان بۆکە لە بەنی ئیسرائیل لەگەڵ دایکیا دانیشتووە خەریکی مەمکی دایکی ئەمژێ شیرە خوا شیری دایکی خوا لەو کاتەیە کە ئەم خەریکی شیر خواردنە کابرایەکی خاوەن هەیبەت و شکل و شێوە هاوەبان وڵاقێکی زۆر گورج و گۆڵەوە یعنی ئیسەوە تەسەوری ئێسەوا تەسەور بکەن زەلامێکە لەم زەلامانەی کەوە نەوشەیەکی 2018 لە ژێریە و خاوەنی حیمایە و هەیبەت و ئەمانەیە تێپەڕ ئەبێ بەلای ئەو ژنە زۆر معجەبە بێ بەم زەلامە و بە شان و شەوکەتی ئەم زەلامە و بە ماڵ و سامانەکەی ئەم زەلامە یەکسەر ئەڵێ خوایە ئەم مناڵەی منیشە ئەوەکەوە پێ بکە ئەم مناڵە پێغەمبەر صلی الله ئەبوو هورەیرە ئەفەرمێ ئێژیاوە بەر چاومە کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم پەنجەی لە دەمی بوو ئاسایی مناڵەکەیە کردەوە پەنجەی لە دەمی دەرکرد و فەرمووی ئەو مناڵە مەمکی دایکی بەردا و فەرمووی یا ڕەبی خوایە قەت وەک ئەوە نەبم سبحان الله ئەفەرمێ هەر لەو لە حەزاتانە ژنێکیان هاورد ئەمەتەیەکیان هاورد وەلێدان خەڵکەوتووە شوێنی یانت هەی دز هەی داوێن پیس هەی لیانەدا ئەلەم کاتە ئەم ژنە زۆر بەزەی بەم ژنەوە هاورد و کە خەڵکوە دزیوە وتی ئەمە چیە پرسیارێک وتیان ئەمە دزی کردە ئەمە داوێن پیسی کردە لیانەدا جنەکەی شەڕەوت حەسبی الله ونعم الوەکیل حەسبی الله ونعم الوەکیل هیچی پێ نەوەکرا شایەتی نەبوو هیچی نەبوو چی بکە ئەلەم لە حەزاتانە ئەم ژنەوتی یا ڕەبی خوایە قەت ئەم مناڵەی منە تووشی حاڵەتی وانە بێ قەت وەک ئەمە نەوێ ئەڵێ جارێکی تر دەمی لە مەمکی دایکی بەرداوتی خوایە گیان من وەک ئەوە بم ئەیوتی کوڕم طبعا زۆر عەجایبیاتم دایکە مناڵ هاتە قسەکرد وتی کوڕم من ئەو پیاوە بەو هەموو هەیبەت و شان و شەوکەت و ئەوانە وتم بۆکەوە بیوتت وەک ئەوە نەبم وتم وەک ئەمەکەیکە نەبێ تووتت وەک ئەمەکە بم ئەمە بۆ وتی لەبەرەوەی ئەویان ظالمە ستەمکارە ئەوەی هەیەی ها لە ژێریە هی خەڵکە تعدا لە خەڵکەکە لای خوای تعالی قیمەتی باڵە مێشولەیەکی نییە بەڵام ئەمی تریان پاکە تعدای لێ ئەکرێ زوڵمی لێ ئەکرێ خوا ئەزانێت چەندێک ئەمە پاکە بۆیە داواکەم خوا وەک ئەوە پاکم کات سێکە برا بەڕێزەکەم شتەکان ئاوایە لای خوای تعالی شتەکان بەم شێوازەتانێ بەڕێزانم فەرقی هەیە بڕێشت هەیە ئێمە بە چاو ئەیبینین بەڵام شتەکە لە ناخۆ شتێکی ترە شتەکە لە ناخۆ مەوزوعێکی ترە ئەڵێ ڕۆژێکیان یەکێک لە سوڵتانەکانی عوسمانیەکان بڕیار ئەدا بگەڕێ بەناو
خەڵکە بڕیار ئەدا بگەڕێ بە ناو خەڵکە کەلپەلەکەی ئەگۆڕێ و ئەکەوێتە ناو خەڵک لەگەڵ وەزیرەکەیە ئەڕا تەماشا ئەکات زەلامیە مردیە لە شوێنێکا لە ناو بازاڕ زەلامێک کەوتووە و مردیە و کەس ناڕاتە دەورێ جەنازەکەی کەوتووە هەر کێگاتەکەی بڕێ قسەی پێکە ئەڕوا ئەمیش زۆر لای سەیرە بێ نزیکی بێڵ کاکە بۆ هەڵی ناگرن ئەم زەلامە بۆ ئەڵێن ئەمە پیسترین خەڵک بووە ئیشی هەر خەریکی نادیەکان و باڕەکان و شوێنە پیسەکان بووە ئەوش ئەڵێ ماڵیان لەڵێ ماڵیان لە فڵان شوێن ئەڵێ وەزیرەکەی ئەڵێ ئەوە نازانم ئەمە خەلیفەیە ئەڵێ هەڵیگرن با ببین هەڵیەگرێت لەگەڵ وەزیرەکە ئەی باتۆ جەنازەکە باتۆ بۆ ماڵ بۆ لای ژنەکەی تر ژنەکەی زۆرە گری و ئەمانە ئەڵێ دایکەکەم ئەم پیاوەی تۆ بۆ وا بووە بۆ ئەبە و سیفاتانەی تیا بووە تۆ خۆتیش زۆر ئیماندار دیاری و ئەوانە ئەڵێ وەڵڵاهی قوربان ئەم پیاوەی منە زۆر ئیماندار بوو زۆر عەکسی ئەوەی کە خەڵک باسێکە ئەم پیاوەی منە هەموو ڕۆژێک هەندێک پارەوشتن ماڵی خوا پێیدا بوو بڕیاری دابوو کەوا ئەڕۆیشت بۆ باڕەکان بۆ ئەو شوێنانەی کە شوێنی عارەق فرۆشیە بە قەدەری توانای من ناتوانم لەوە زیاتر بکەم هیچ توانایەکەم نییە مەسەن نێلم ئەم عارەق بفرۆشتێ بەڵام حتا بۆی بکرایە لەو عارەق کوشتانەی ئەکڕی و ئەڕۆیشت ئەیشکان و فڕێدا ئەویت بە هیچ نەبێ بڕێ لە هین کەم کەمەوە لە خەڵک لە خراپە لە خەڵک کەم کەمەوە و ئەچوو شەوانە بە قەدەری توانە ئەوەنەی بۆی بکرایە چەندێک لەو کەسان لەو ئافرەتانەی کە داوێن پیسیان ئەکرد پارەی پێ ئەدان ئەیوت ئەم شەو ئەوە من پارەی ئەوەت پێ ئەدەم بڕۆرە بۆ ماڵ ئەو ئیشە مەکە دوای ئەهاتەوە بۆ ماڵەوەی خوایە گیان من پێم نەکرا منعی ئەوە بکەم لە ئومەتی محەممەد بەس پێم کرا ئەوەی لە توانامە بێ بیکەم بڕێ خەڵکم لە عارەق بڕێ عارەقم لە خەڵک دوور خستەوە بڕێ داوێن پیسیشم لە خەڵک دوور خستەوە ئەڵێ منیش دایمەن لۆمەمە کرد ئەموت پیاوەکە تو ئەمە بۆ ئەەکەی خەڵک وا ئەزانێت تۆ داوێن پیسی تو عارەق خۆری تو ئەمە بۆ ئەەکەی ئەی قەینا ناترسی بەیانی بمری یەک نەفەر نایە بۆ سەر جەنازەکەت یەک نەفەر جەنازەکەت هەڵناگرێ ئەی نەمەترسە بەخوا خەلیفەی موسڵمانان خۆی دێکەوێتە شوێن جەنازەکە ئەڵێ سوڵتان دەستی کرد بە گریان سوڵتان سەلیم بوو دەستی کرد بە گریان وتی وەڵڵاهی من خەلیفەی موسڵمانانەمەوە خوا هێنامی بۆ سەر جەنازەکەی ئەڵێ سوڵتان بڕیاریدا کەوا جەنازەکەی ببەن خەڵکێکی زۆر شوێنی کەوت بردیان بۆ قەبرستان خۆشەویستەکان شتەکان زۆر جار زاهیر شتێکی ترە و باتن شتێک بۆیە دڵ زۆر گرنگە ئێمەش زۆربەی جار لە دڵ غافڵ ئەبین ئەگینا ئەگەر غافڵ نەبین زۆر حاڵی خەڵک ئەگۆڕێ زۆر شت لە ناو خەڵکە ئەگۆڕێ داواکارم خوای گەورەی ئیسلاحمان بکە یا ڕەبی هیدایەتمان بدەی یا ڕەبی لە گوناح و تاوان بە دوورمان بگری یا ڕەبی خوای لەو کەسانە بین کە دڵمان پاک کردوتەوە یا ڕەبی لەو کەسانە نەبین کەوا دڵمان پڕی غەش و غەلە بەڵام ظاهیرمان لە ناو خەڵکا چاک دیارە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی بەزەید بە حاڵی موسڵمانانە بێتەوە شیفای نەخۆشەکانیان بدەی یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین ماڵ و مناڵمان صالح بکەی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوای کوردستان لە هەموو بەڵا مصیبەتێک بە دوور بگری کار بەدەستانی هەردەم صالح و دادپەروەر بکەی ئامین ئامین